بێمافیەکی کە بە بیانووی شەڕەوە پاساوی دەکەن. لەو ڕۆژانەدا کە بەرپرسانی ڕژێمجەخت لەسەر پێویستی پاراستنی خزمەتگوزاریە گشتیەکان و خۆڕاگری شارەکان لە هەلومەرجی شەڕدا دەکەنەوە، هەمان ئەو هێزانەی کە بەرگرانی ئەم خزمەتگوزاریان لەسەر شانە چەندین مانگە حەقدەستیان وەرنەگرتووە. ئەو کرێکارانەی کە دەبێت لە ژێر مەترسی بردوماندا لە شوێنی کار ئامادە بن، هیچ کات حەقدەستەکانیان لە کاتی خۆیدا پێنادرێت. بە پێی راپۆرتی ئێلنا، کرێکارانی فەزای سەوزی شارەداری چابەهار ڕۆژی 22 پوشپەڕ ڕایانگەن 3 مانگە حەقدەستیان وەرنەگرتووە. هێزەکانی پرۆژاوەدانیەکانی بەندەری بەهەشتی ڕۆژی 24 پوشپەڕ باسییان لە دەرکردن و دواکەوتنی حەقدەستی کرێکاران کرد و کرێکارانی یەکەی بەرهەمهێنانی سپید پلاست ڕۆژی 25 پوشپەڕ وتیان کە دوای 3 مانگ کارکردن تەنیا 10 ملیۆن تمەنیان بە شێوەی پێشەکی وەرگرت و باقی داواکاریەکانیان بۆ داهاتوویەکی نادیار دواخراوە. راپۆرتەکان لە بوشەهر و هورمزگانیشەوە باسی هەمان کێشە دەکەن. کرێکاران سەر ڕایامەدەبوونی بەردەوام لە سەرکارەکانیان، بەڵام چەندین مانگ چاوەڕێی حەقدەستێک دەمێننەوە کە یاسای کار بە مافێکی بێ ئەملا و ئەولای دەزانێت بەبێ دواکەوتن. ئەم بارودۆخە لە کەشوهەوایەکی زۆر گەرم، بڕانی بەردەوامی ئاو و بەرخ و گرانیەکی بێسنووردا ڕوودەدات، گوشارێکی کە لە پارێزگاکانی باشوور هاوکات لەگەڵ لێکەوتەکانی ئەم شەڕەی دوایی چەند قات بووەتەوە. خاڵی جێگەی سەرنجەوەیە کە هەمان ئەم کرێکارانە یەکەم هێزن کە دوای هەر ڕووداوێکی شەڕ بەرپرسیارەتی پاکردنەوەی ژینگە و گەڕاندنەوەی خزمەتگوزاریە شارستانیەکان بۆ دۆخی ئاسایی لە ئەستۆ دەگرن، بەڵام خۆیان لە چەقی ئەم قەیرانەدا بە بێنان ماونەتەوە. لە شارەداریەکاندا فەزای سەوز بە زیندویی دەهێڵنەوە و کاری کۆکردنەوەی زبڵ و خاشاک ڕناگرن. لە بەندەرەکان و ناوچاستیارەکانی باشوور لەژێر مەترسی هێرشدا کار دەکەن و لە یەکە بچووکەکانی بەرهەمهێناندا دوا ئەڵقەی ڕاگررتنی بەرهەمهێنانن، بەڵام چەندین مانگە موچەکەیان یان هەر وەرنەگرتووە یان تەنیا بەشێکی زۆر کەمیان بە شێوەی قیست وەرگرتووە. دۆخی شەڕ لە بوشەهر، هورمزگان و سیستان و بلوچستان بێجگە لە هەڕەشە بۆ سەر ئاسایشی گیانی خەڵک بۆتە بیانوویەک لە دەستی خاوەنکاران و دامەزراوە بەرپرسەکاندا تا دواکەوتنی حەقدەستی پێپاساو بکەن. ئەمە لە کاتێکدا کە یاسای کار پێدانی بە وەختی حەقدەست بە مافێکی مسۆگەر دەزانێت و تەنانەت لە دۆخی نائاساییشدا دابینکردنی گوزەرانی کرێکار ئەرکی خاوەنکار و دەوڵەتە. بەڵام لە کردەوەدا شەڕ بووەتە قەڵغانێک بۆ شاردنەوەی خراپ بەڕێوەبەری و گەندەڵی و ئەولەوێتدان بە تێچووە سەربازیەکان. لەو شوێنەی کە باز لە بودجەی سەربازیە هیچ کورتهێنانێک نییە، بەڵام کەنەوەرە دەگاتە حەقدەستی کرێکارانی فەزای سەوز و بەندەرەکان لە پڕ خەزێنە بەتاڵ دەبێتەوە. کرێکاری باشووری ئێرانی ئەمڕۆ هاوکات 3 زەبر تەحەموول دەکەن: مەترسی شەڕ و نائەمنی، دۆخی بژێوی سەخت و تاقەت پڕۆکێن و گوشاری ئابووری بەهۆی دواکەوتنی حەقدەستەکانیان. لە ئاوا دۆخێکدا نەدانی حەقدەست شتێکی کەمتر لە هێرش بۆ سەر مافی ژیان نییە. کرێکارێک کە 3 مانگە حەقدەستی وەرنەگرتووە، مەترسی بێخانەولانەی هەڕەشەی لێ دەکات، سفرەکەی بچووکتر بووەتەوە و تێچووی دەرمان و قوتابخانەی منداڵەکانی لەدەستداوە. لەم دۆخەدا داواکردن لە کرێکاران بۆ سەبر و دان بە خۆداگرتن بە خاتری مەسلحەتی وڵات هیچ شتێک نییە بێجگە لە سوکایەتیکردن بە کەرامەتی ئینسانی ئەوە. دواکەوتنی حەقدەست، نەبوونی ئەمنیەتی پیشەیی، گرێبەستە کاتیەکان و بێبایەخی بەرامبەر بە سەلامەتی ژینگەی کار هەمویان ئەڵقەکانی یەک زنجیرەی یەگرتوون. زنجیرەی چەوساندنەوەیەکی کە ئامانجەکەی بریتیە لە گواستنەوەی تێشوەکانی شەڕ و گەمارودان و قەیرانی ئابووری بۆ سەرشانی کرێکاران. ئەزمموی ساڵانی ڕابردوو لە کارگاکان، پاڵاوگاکان، شارەداری و بەندەرەکان دەری خستووە کە هیچ ڕێنمایی و بڕیارنامەیەک لەسەرەوە و هیچ بەڵێنێکی ڕاگەاندنەکان بە تەنیا کارساز نییە. تەنیا هێزێک کە بەڕاستی دەتوانێت لە بەرامبەر دواکەوتنی حەقدەستدا بوەستێتەوە خودی کرێکارانن بە پشتبەستن بە هاوپشتی و ڕێکخستنی بە کۆمەڵ. یەکەم هەنگاو بریتە لە پێکهێنانی کۆڕ و کۆمەڵی هاوپشتی لە شوێنی کاردا، کۆبوونەوەی جێگر و بەردەوام بۆ گفتوگۆ و بڕیاردانی هاوبەش کە بتوانن لیستی وردی داواکاریەکان ئامادە بکەن، کەناڵی پەیوەندی ئەمن دروست بکەن و نوێنەرانی ڕاستەقینەی خۆیان هەڵبژێرن، نەک نوێنەر ڕاستە و خۆسەپێنراوەکانی خاوەنکار. ئەزمونەکان دەریان خستووە کە سکاڵای تاکە کەسی یان دانوستانی یەک کەسی لەگەڵ خاوەنکار لە باشترین حاڵەدا دەبێتە ئازارشکێنێکی کاتی و زۆر جاریش بە دەرکردن وەڵام دەدرێتەوە. بەڵام کاتێک دەیان یان سەدان کرێکار بە شێوەیەکی هۆشیارانە و هاو ئاهەنگ داواکاریەکانیان تۆمار بکەن،
بە یەکەوە دەست لە کار بکێشنەوە یان کۆبوونەوەی ئاشتیانە ڕێک بخەن و ناڕەزایەتی خۆیان بگەێنە بیر و ڕێگشتی توانای داواکاریان چەندین قات بەرامبەر دەبێت. کرێکارانی شارەداری بەندەرەکان پیشەسازی و نەوت و پترۆشیمیەکان و یەکە بەرهەمهێنەرەکان هەمویان قوربانی یەک سیاسەتی هاوبەشن. تێکشکاندنی ئەم سیاسەتە پێویستی بەبوونی پەیوەندی نێوان نوێنەرانی کرێکارانی یەکە جیاوازەکان، دەرکردنی بەیاننامەی هاوبەش و دیاریکردنی ڕۆژانی هاوبەشی ناڕەزایەتیە. ئەم بەستێن و پەیوەندیانن کە دەتوانن ببنە هێزێکی ئەوتۆتر لە هەر یەکەیەکی بەجیا. کرێکاران زیاتر لە هەر شتێک پێویستیان بە پشتیوانی و معنەوی دارایی و کردداری هاوچینەکانی خۆیان هەیە. کرێکارێک حەق دەستەکەی وەرگرتووە دەتوانێت لە پنای ئەو کرێکارەدا بوەستێت کە چەندین مانگە حەق دەستی پێنەدراوە. بنەماڵە کرێکاریەکان دەتوانن لە گەڕەکەکاندا تۆڕی پشتیوانی لە یەکتر دروست بکەن و خانشینان، معەلیمان، پەرستاران و زەحمەتکێشانی تر دەتوانن تۆڕە پەیوەندیەکانی خۆیان پەرە پێ بدەن. حەقدەستی دواکەوتوو لە هەلومەرجی شەڕدا واتە کرێکار هەم لەژێر هەڕەشەی فیشەکدایە هەم لەژێر هێڵی برسێتیدا. ئەمە دیارترین شێوازی بێمافی و سوکایەتیە. وەڵامی ڕاستەقینە بۆ ئەم دۆخە نەک چاوەڕوانی بەزەیی لەسەرەوە، بەڵکو بریتە لە هاوپشتی و وشیارانە لە خوارەوە. تا ئەو کاتەی کرێکاران پەرتەوازە و پەرش و بڵاو بن بێگومان دۆخەکە لەوەش خراپتر دەبێت. بەڵام لە هەر شوێنە کرێکاران لە پنای یەکدا وەستان مانیان گرت و دەنگی خۆیان یەکخست لانیکەم توانیان بەشێک لە مافە دزراوەکانی خۆیان وەربکنەوە. هیچ ڕێگەیەکی تێربوونی نییە.